بەڕێزان ئامادەبوونی بەڕێز بەیانیتان باش هەموو لایەکتان بەخێر بێن بەسەر چاو بەخێراتنی جەنابی وەزیری ژینگە لە عێراق کە ئەمڕۆ ئەویش لەگەڵ ئێمە بەشدارە بەخێراتنێکی گەرمی دەکەم هەروەها بەخێراتنی نوێنەرانی UN دەکەم کە ئەمڕۆ ئەوانیش تەشریفیان هێناوە و نوێنەرانی قونسڵە بیانیەکان لە هەولێریان ئەگەر قونسڵ خۆیان هاتوون بەخێراتنی هەموو لایەکتان دەکەم هەموو لایەکتان بەخێر بێن بەسەر چاو خۆشحاڵم ئەمڕۆ لەگەڵ ئێوە بەشداری لە چالاکیەکی زۆر هەستیار و گرنگ دەکەم کە پەیوەندیەکی کاریگەر و ڕاستەوخۆی بە ژیان و تەندروستی ئێستا و نەوەی داهاتوومان هەیە و ئەمڕۆ لە سەرتاسەری جیهان بۆ تەبابەتی باس و لێکۆڵینەوەی زانستی ئەویش ژینگە و پاراستنی ژینگەیە سەرەتا دەبێ ئەو ڕاستیە دووپات کەمەوە کە ژینگە پارێزی بەرپرسیاریەتێکی مرۆڤایەتیە پێش ئەوەی دەستکاری ژینگەی ئەو سروشتە بکەین و تێکی بدەین دەبێ باش بیر لەوە بکەینەوە بزانین ئاخۆ ئێمە چمان هەیە بخەینە شوێنی ئەو دەبێ ئەو ڕاستیەمان لە بیر نەچێت کەوا بە تەنیا ناژین ژینگەش ڕەنگدانەوەی ناخمانە ژینگە هێناسەی ڕاستەقینەی شارستانیەت و ڕاگرتنی سروشت و ژینگە پارێزی بە پاک و خاوێنی ناسنامەی مرۆڤی ژیر و پێشکەوتووی ئەم سەردەمەیە ئێمە وەک حکوومەتی هەرێمی کوردستان دەبێ ئەم بابەتە هەستیارە بە هەند وەربگرین و ئەرکی سەرشانی وەزارەت و لایەنە پەیوەنددارەکان هوشیاری ژینگە پارێزی بڵاو بکەنەوە لە پێناو ژینگەیەکی تەندروست و سەلامەت بۆ کۆمەڵگە هەروەها کەسانی بەرپرسی ژینگە لە ناو دام و دەستگا حکومیەکان و دامەزراوەکانی کۆمەڵگای مەدەنی و ڕێکخراوە ناحکومی و مامۆستایان و پیاوانی بەڕێزی ئاینی و ڕۆشنبیر و میدیا و دامەزراوە کللتوریەکان پێویستە ڕۆڵی کارا بگێڕن بۆ بڵاوکردنەوەی فەرهەنگی هوشیاری ژینگە و پاراستنی ژینگە لە هەموو ڕوویەکەوە چونکە سەرخستنی ئەم هوشیاریە بنیادنانی کۆمەڵگایەکی تەندروست و کوردستانێکی پاک لە نەتیجە بەرهەم دەهێنێ لە ئەنجامی زۆربوونی ڕێژەی دووهەمی ئۆکسیدی کاربۆن و گازە ژەهراویەکان لە ئاکامی شەڕ و ململانێ لە جیهاندا لە دەرەنجامی بەکارهێنانی چەک و تەقەمەنی و زۆربوونی ڕێژەی ئۆتۆمبیل و کارگە و کارخانە گەورەکان گۆی زەوی لە ژێر مەترسیەکی گەورەدایە نەتەوە یەکگرتووەکان و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان ساڵانە جیهان لە مەترسی پیسبوونی ژینگە و گەرمبوونی گۆی زەمین ئاگادار دەکەنەوە بێگومان هەرێمی کوردستانیش لە ڕەوشێکی وادا بێ ئەرک و دوور لە مەترسی نییە بۆیە لێرەدا حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت لە پاڵ دەرکردنی یاسا و دروستکردنی فەرمانگە ناحکومیەکان و دەستەی ژینگەی هەرێم زیاتر جەخت لە چۆنیەتی جێبەجێکردنی یاسا و ڕاپەڕاندنی ئەرک و کارەکان بکاتەوە ژینگە پارێزی تەنها بە پەیڕەوکردنی یاسا و سیاسەتی ژیرانە و ڕێخستنی تۆکمە جێبەجێ دەکرێت لە وڵاتی ئێمەدا لە سەروی هەموو شیانەوە هوشیاری ژینگە پارێزی لەم وڵاتەدا بایەخدانمان بە ژینگە لەوەوە سەرچاوەی گرتووە کە هەمومان بە یەکەوە سوودمەند دەبین لە ژینگەیەکی پاک و زەرەرمەند دەبین لە ژینگەیەکی ناتەندروست پرسی ژینگە پرسێکی گشتگیر و پەیوەست نییە بە تاکێک یان بە گروپێک یان ناوچەیەک بۆیە ئێمە وەک حکوومەتی هەرێمی کوردستان دەست جەخت لەسەر پاراستن و گەشە پێدانی دەکەینەوە دەستەی ژینگە کار دەکات بۆ پاراستن و گەشە پێدانی ژینگەی هەرێمی کوردستان بە شێوەیەک کە لە خزمەتی تەندروستی هاوڵاتیان بێت و کار دەکات بۆ بڵاوکردنەوەی هوشیاری ژینگەیی و خستنەڕووی پێشنیار بۆ دەرکردنی یاسا و ڕێسای تایبەت بە پاکڕاگرتنی ژینگە لە هەرێمی کوردستان بێگومان گەیاندنی ئەم پەیامە تەنها لە ئەستۆی حکوومەتدا نییە ئەم پەیامە
جێبەجێ بێ ئەگەر تەواوی پێکهاتەکانی کوردستان پێکەوە بەشدار نەبن. دیسانەوە دەڵێمەوە گەیاندنی ئەم پەیامە تەنها لە ئەستۆی حکوومەتدا نییە. ئەم پەیامە جێبەجێ نابێ ئەگەر تەواوی پێکهاتەکانی کوردستان بەشدار نەبن. جا چ دامەزراوە حکومیەکان بێت یان کەرتی تایبەت یان هەر تاکێک لە کۆمەلگای ئێمەدا. یاسای ژینگەیە کە یەکێکە لە بەشەکانی یاسای نێودەوڵەتی گشتی بایەخ بە هەموو لایەنەکانی ژینگە دەدات. بە گوێرەی ئەم یاسایە پیسکردنی ئاوی دەریاکان قەدەغەیە، پاراستن و بەکارهێنانی دروست بۆ سەرچاوە زیندوەکانی دەریا و پاراستنی بەرگەها و لە پیسبوون و پاراستنی ڕوەک و دارستان و ئاژەڵی کێوی لە بنەماکانی ئەم یاسایەن. لەم بارەیەوە دەگەینە ئەو ئاکامەی کە کۆمەڵێک بنەما و پرەنسیبی نێودەوڵەتی هەیە بۆ ڕێخستنی چالاکی وڵات لە بواری نەهێشتن و کەمکردنەوەی زیانە جۆرەکان کە لە ئاکامی پێداویستیەکانی مرۆڤدا دێتە ئاراوە. پاراستنی ژینگە چەمکێکی بەربڵاوە، بەکارهێنانی پەیوەستە بە مرۆڤ، ژینگەی کشتوکاڵ، ژینگەی تەندروستی، ژینگەی سیاسی و ڕۆشنبیری، ژینگەی کۆمەڵایەتی، هەمویان پەیوەستن بە مرۆڤەوە. مرۆڤ کاریگەری بەهێزی لەسەر گۆڕینی سروشت و پیسکردنی ژینگە هەیە. مرۆڤ لەوەتەی هەیە هەڵسوکەوت لەگەڵ پێکهاتەکانی ژینگە دەکات. ساڵ لە دوای ساڵیش هەوڵ دەدات دەستهەڵاتی خۆی زیاتر بەسەر ژینگەدا بسەپێنێ. بە تایبەتی دوای ئەوەی زانست و تەکنۆلۆژیا بەرەو پێشەوە چوون، تەکنۆلۆژیا و پێشکەوتنی شارستانی لەگەڵ ئەوەی لایەنی باشی هەیە لە هەمان کاتدا کاریگەری خراپشی لەسەر ژینگە هەبووە. بەهۆی فرێدانی پاشماوەی ئەتۆمی و کاری کۆمپانیە گەورەکان دەریاکان پیس بوون. بەهۆی بەکارهێنانی چەکی ئەتۆمی لە ژاپۆن و چەکی کیمیاوی لە کوردستان لە ناوەڕاست و کۆتایی سەدەی ڕابردوو، زۆربوونی کارگە و کارخانەی گەورە هۆکارەکانی گواستنەوە جگەلەوەی مرۆڤایەتی دووچاری ژینگەیەکی پیس بۆتەوە لە هەمان کاتدا بۆتە هۆی لە ناوبردنی هەزاران مرۆڤ و بڵاوبوونەوەی جۆرەها نەخۆشی ترسناک. مرۆڤ لە هەر کوێیەک بێ دەبێ بەشدار بێ لە پاراستنی ژینگە، بە لێوژێک و عەقلانی ڕەفتار لەگەڵ سروشت و دەوروبەر و پاک و خاوێنی بکات. ئاگاداری ئەو کارە ساتانە بێت کە لە ئاکامی پشتگوێ خستنی ژینگە و پاکڕاگرتنی ژینگە دووچاری مرۆڤایەتی دەبێتەوە. ئێمە لە هەمە هەرێمی کوردستان دەبێت لە هەمووان زیاتر پابەندی پاکڕاگرتنی ژینگە و چونیەتی بەکارهێنانی سەرچاوە سروشتیەکان و کەم بەکارهێنانی ئاو بین. چونکە هەمومان دەزانین کە بە چەندین پرۆژەی گەورەوە ماندوو بووین و تێچوویەکی زۆر توانی ومانە ئاوی خواردن بۆ هەوڵاتیان دابینکەین کە هەتا ئێستاش وەکو پێویست نییە. ژینگە ڕاستەوخۆ پەیوەستە بە ژیانی مرۆڤ و هەموو کۆمەڵگە نێودەوڵەتیەوە پاراستنی ژینگە واتە پاراستنی ژیانی مرۆڤ. لە سەرەتای سەدەی بیستەمەوە زانایان و پسپۆڕانی بواری ژینگە هەستیان کرد کە بەهۆی پێشکەوتنی تەکنۆلۆژیا و زیادبوونی بەرهەمی دەستکرد و پاشماوە و زبل و خاشاک بەرەو زیانبوون دەچێت. بۆیە پێویستە ژینگە بپارێزێت. لە ساڵی 1921 تا 91 سەدەی ڕابردوو وڵاتانی جیهان بەبەستی پاکڕاگرتنی ژینگە و دابینکردنی ژینگەیەکی پاک کە کاریگەری ئەرێنی لەسەر تەندروستی و ژیانی مرۆڤ و کۆمەڵگا هەبێ نزیکەی 152 ڕێککەوتن و پەیماننامەی نێودەوڵەتیان ئیمزا کردووە. بەڵام لەگەڵ ئەمەشدا زانایان و شارەزایانی بواری ژینگە پارێزی تا ئێستا ئەو ڕێککەوتن و پەیماننامە و یاسا و ڕێسکانی تایبەت بە پاراستنی ژینگە لە ئاستی پێویستدانین و داوا دەکەن کۆمەلگای نێودەوڵەتی بایەخی زیاتر بە ژینگە پارێزی بدات لە هەموو جیهاندا. لەبەر گرنگی ئەم بوارە ئێمە لە هەرێمی کوردستان بە پێی توانە هەوڵی جدیمان داوە
بۆ پاراستنی ژینگەی هەرێمی کوردستان. هەروەها هەمیشە پابەند بوونی خۆمان بە ڕێککەوتن و پەیماننامە و یاساکانی پاراستنی ژینگە دووپات کردوتەوە. ئەمڕۆژ جارێکی تر دووپاتیان دەکەینەوە بۆ ئەوەی بتوانین ژینگەیەک و سروشتی جوان و ڕەنگینی وڵاتی خۆمان بپارێزین. ئێمە لە هەرێمی کوردستان بڕوامان وایە کە دەتوانین هەم پێشکەوتنی باش و هەم ژینگەیەکی لەبارمان هەبێت. ئێمە دەتوانین ژیانی خەڵک باشتر بکەین لە هەمان کاتدا ڕێز لە جوانی ژینگە و دەوروبەریشمان بگرین. ئێمە دەتوانین پرۆژەکانی وەک ئاو دروست بکەین پرۆژەکانی وەک ئاو و دروستکردنی ڕێگاوبان ئەنجام بدەین کە کاریگەری بۆ سەر ژینگە هەیە. هەروەها دەتوانین پەرە بە شار و گوندەکانمان بدەین بە شێوازێک کە هاوسەنگیەک لە نێوان گەشەپێدان و چۆنیەتی هەڵس و کەوت لەگەڵ سامانی سروشتیدا بکەین. ئەگەرچی حکوومەت و دەستهەڵات ڕۆڵی کاریگەریان هەیە، بەڵام لێرەوە دەمەوێ ئاماژە بۆ ئەوە بکەم کە پێویستیمان بە کەسانی دیکە هەیە تا بەرپرسیارەتی گەورەی پاراستنی ژینگە لە ئەستۆ بگرن. حکوومەت بەشی خۆی ئەرکەکانی جێبەجێ دەکات، بەڵام ناتوانێت لەگەڵ هەموو کەسێک یان خانەوادەیەک لێپێچینەوە بکات، بەڵکو ئەو بەرپرسیارەتە هی خۆیانە کە دەبێ هەڵی بگرن. دەبێ هەر تاکێکی کورد، هەر ماڵێکی کورد دەرک بەوە بکاتن کە مەسئلەی پاراستنی ژینگە ئەرکی سەرشانی خۆیەتی لە هەموو ڕوویەکەوە. بەڕێزان، با من لێرە بەس ئیشارەت بەوە بدەم، من پێم وایە هەمومان دەزانین لە کاتی سەیرانەکان، لە کاتی دەرچوون ئەم ژینگەیە بە چ شێوەیەک پیس دەکرێتن. ئەمە مەسئولیەتێکی ئەخلاقیە، ئەمە مەسئولیەتێکی مرۆڤایەتیە، ئەمە مەسئولیەتێکی ئائینیە کە بەڕاستی دەبێ کۆمەلگا هوشیار بکرێتەوە. ئەمە مەسئولیەتێکە کە دەبێ هەر تاکێکی ئێمە هەست بەو مەسئولیەتە بکاتن و بەو شێوە ڕەفتار نەکرێت کە دەچێتە سەیرانێک، کە دەچێتە شوێنێک ئەو پاشماوەی کە لەوێ بەجێ منێ دەبێ هەڵی بگرێت و فڕێبداتە ناو سەتلێک. بۆ ئێمە بە دەستی خۆمان ئەم ژینگەیەوە پیس دەکەین. ئەگەر پێویست بەوە بکە، پێویستە لێرەدا پێویست بەوە دەکا مامۆستایانی ئاینی لە هەموو خوتبەیەکی جومعە کاریان هوشیارکردنەوەی خەڵک بێ لەم ڕۆیەوە. دەبێ کار بکەن بۆ ئەوەی خەڵک زیاتر وشیار ببێتن. ئێمە باس لەوە دەکرێت بۆ ئەم مەبەستە ئێمە بین یاسایەک ببین بۆ پەرلەمان بۆ ئەوەی هەر کەسێک ئەو کارە دەکات سزا بدرێ. من دەڵێم بۆ پێویست بەوە بکات ئیلا ئێمە بۆ هەر شتێک دەبێ زۆر بەکار بێنین بۆ هەر تاکێکی ئێمە حەست بەو مەسئولیەتە نەکاتن و کاری خۆی نەکاتە ئەوەی کە هەر تاکێکی ئێمە ئەم ژینگە جوانەی کوردستان بپارێز. من پێم وایە ئەوە لە هەموو شتێک مهمترە. دەستگاکانی ڕاگەیاندن پێویستە لە مەسئلەی هوشیارکردنەوەی خەڵک دەوری کاریگەرتر ببینن لەوەی کە هەتا ئێستا دەبین. هاوکارەکانمان لە ڕێکخراوە ناحکومی و نێودەوڵەتیەکان ئەمڕۆ لێرەن. ئێمە ئامادەین کاریان لەگەڵ بکەین بۆ دانانی سیاسەت و ڕێوشوێن و پرۆژەی باشتر لە بواری ژینگە. ئێمە دەزانین ڕێگەیەکی دوورمان لە پێشماوە. بۆ ئەوەی بگەین بە ئامانج ئامادەین کاری زۆر بکەین ئەگەر ئێوە هاوکارمان بن. ئێمە لە هەرێمی کوردستان قوربانی زۆرمان داوە لە پێناو گەیشتن بە خاک و سەروەری خۆمان. ئێمە سوودمەند بووین لەو سەرچاوە سروشتیانەی کە ئەمڕۆ لە هەرێمی کوردستان هەمانە. دەمانەوێت لە ئێوە فێر بین کە چۆن باشتر بە باشترین شێوە پارێزگاری لە سەرچاوە سروشتیەکان بکەین لەگەڵ پاراستنی خاک و ژینگەمان بۆ نەوەکانی داهاتوو. ئێمە پێویستیمان بەڕاهێنان و تەکنۆلۆژی و یارمەتی دەرەکی هەیە، بە تایبەتی یارمەتی UN لەم بوارەدا، بۆ ئەوەی بتوانین نەوەیەک پێ بگەینین کە گرنگی بە ژینگە بدات و هەوڵ و توانای خۆی بە شێوەیەکی پێشگیرانە بخاتە گەڕ بۆ ئەوەی خاک و ژینگەمان بۆ نەوەی داهاتوو بپارێزن. لە کۆتاییدا جەخت لەسەر ئەوە دەکەمەوە کە دەبێ دەستەی ژینگە و لایەنە پەیوەنددارەکان کار بۆ ئەم ئامانجانە بکەن. بە
بەڕێوەبردنێکی هەستیارانەی پاشماوەکان و کەرەستەی مەترسیدار و مادەکیمیایەکان، پاکڕاگرتنی هەوا، کەمکردنەوەی دەنگەدەنگ و فراوانکردنی پاناتی سەوزایی، پاراستنی سەرچاوەکانی ئاو و دووبارە بەکارهێنانەوەی ئاوەڕواکان، زیادکردنی بەنداوەکان، دەرکردنی یاسا و ڕێنمایی تازەی تایبەت بە ژینگە پارێزی. هەروەها دەبێت کار بکەین بۆ دەرکردنی یاسای پاراستنی گیانەوەری کێویەکان و ناوچە پارێزراوە سروشتیەکان لە هەرێمی کوردستان زیاد ببن و فراوان بکرێن. دەستگای ژینگە پارێزی چاودێری کۆمپانیای ئەهلی و دەستگای حکومیەکان بکات لە کاتی ئەنجامدانی هەر پرۆژەیەک بۆ ئەوەی دڵنیا بین لەوەی کە مەرجەکانی پاراستن و گەشەکردنی ژینگەی تێدا بێت. داوا لە کۆمپانیا نەوتیەکانیش دەکەم بەشێک لە داهاتیان بۆ گەشەپێدان و پاراستنی ژینگەی کوردستان تەرخان بکەن. بەڕێزان، هەروەها دەبێت کار بکەین بۆ ئاڵوگۆڕکردنی ئەزمون و پسپۆری لەگەڵ وڵاتانی دراوسێ و جیهان و دەرەوە بۆ پەرەپێدانی پرۆژەی هاوبەش لەسەر ژینگە پارێزی، وەرگێڕانی زانستە ژینگەیەکان لە بواری یاسای ژینگە و ئەندازیاری و ئابووری و پەروەردەی ژینگەی بۆ سەرزمانی کوردی، دروستکردنی بۆردێکی هاوبەش لە نێوان وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵا و وەزارەتی تەندروستی و دەستەی گشتی ژینگە و هەروەها فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکانی هەرێمی کوردستان بە مەبەستی ئەنجامدانی چالاکی هاوبەش و دەرکردنی بنەمای گشتی و بە ئاگابوون لەسەر لە داڕێشتنی ئستراتیجیەک بۆ ئەم بوارە بۆ نەوەکانی داهاتوو. دڵنیام کە ئەم کۆنفرانسە ئاکامی باشی دەبێت و هیوادارم بە دواچوون بۆ هەموو ئەو بۆچوون و بیر و ڕاستپاردەکان بکەن کە لەم کۆنفرانسە دەخرێنە ڕوو. هیوای سەرکەوتن بۆ ئەم کۆنفرانسە دەخوازم، دەستخۆشی لە دەستەی ژینگەی کوردستان و بە تایبەتی کاک حاکم سەمەد دەکەم بۆ ئەم کارێک کە ئەمڕۆ کردویانە. من تەمەنای سەرکەوتنتان بۆ دەخوازم و هیوادارم سەرکەوتوو بن. بە دڵنیاییەوەش ئێمە لە ئەنجومەنی وەزیرانەوە پاڵپشتی تەواوی ئەو پرۆژانە دەکەین کە دەبن بەهۆی ڕاگرتن و پاک و خاوێنی ژینگەی کوردستان. با هەمومان پێکەوە هەوڵ بدەین ژینگەی کوردستان خاوێن و پاک بێتن و بە هیوای ئەوەی ڕۆژێک ئێمە بگەینە ئەوەی کە خەڵکی خۆمان زیاتر هەر تاکێکی کورد زیاتر لە هەموو کەسێک بتوانێ ژینگەی کوردستان بپارێزێ. من دیسانەوە لێرەوە لەم ڕۆژەوە لەم سەکۆیەوە داوا لە هەموو خەڵکی کوردستان دەکەم و داوایان لێ دەکەم کە هەست بەو مەسئولیەتە بکەن لە سەیران، لە گەڕان، لە چوون، لە ماڵی خۆیان، لە بەردەرگا، لە ئۆفیسی خۆیان، لە هەر شوێنەکان دەبێ ئەولەویەتی یەکەمیان پاراستنی ژینگە بێ. بە هیوای ئەو ڕۆژە زۆر سوپاس، بەخێر بن سەرچاو.